سڵاوی خواتانە بە قوتابیانی خۆشەویست من مامۆستا عەلی باپیرۆستایی لەگەڵتانە بم لە یونیتی هەفتەم یاسای دووەم باس ئەکەین لە ریپۆرت سپیچ ئیندایرێکت سپیچ. ئەمە لە یەکەم ڤیدیۆ لە یونیتی هەفتەم لە ریپۆرت سپیچ باسمان کرد، گوتمان هەندێک گۆڕانکاریمان هەیە، ئەو گۆڕانکاریانە دەکەین لە یاسای یەکەم و دووەم و سێەم. گۆڕانکاریەکانیش چ بوو؟ گوتمان ڕستەکە ئەگەر ڕانەبردوو بوو دەیکەینە ڕابردوو، ئەدیگە ڕستەکە بەخۆی ڕابردوو بوو دەکەینە ڕابردووی تەواو و بکەرەکانیش دەگۆڕین لە فێرست پێسە سینگولەر لۆ ثێرد پێسە سینگولەر، هەروەکو خشتەی یەکەم ڤیدیۆی باسمان کرد، گوتمان خشتەی یەکەم مهمە و ئاگاتان لێبی. ئەوەی دەرسی ئەوڕۆکە باسەکەین بابە شێوازەکە ئەوەی دیکە ستەیتمنت ڕستەیەکی ئاعتیادی بوو، خەبەری بوو، بەڵام ڕستەی ئەوڕۆکە باس ئەکەین yes no questionە لەگەڵ WH question کەواتەکە ڕستەکەمان پرسیاریە. لە پرسیارەکان هەروەکو یاسای یەکەم هەمان گۆڕانکاری دروستەوی، بەڵام تەنها یەکشتی زیادە. ئەگەر هاتوو ڕستە بە ڤێرب بی، بە ڤێرب هاو، بە ڤێرب دوو، بە مۆدڵ ڤێرب دەستی پێکرد بوو، ئەو پێدەگوترێ yes no question. کەواتە هەمان وەکو یاسای یەکەم گۆڕانکاریەکان ڕانەبردووەکەینە ڕابردوو، ڕابردووەکەینە ڕابردووتەوە، بەڵام یان لە پێشی ئیفەکی زیادەکەیان یان whether if whether هەردووشیان یعنی چە؟ یعنی ئەگەر. کەواتە تەنها ئیف وێدەرەشی لۆ زیادەکەین کەینێ ئەگەر ڕستەکەمان پرسیاری بوو یەک، دوو، ئەگەر هاتوو سەرەتا ڕستە بە ڤێرب بی، ڤێرب ها، ڤێرب دوو، مۆدڵ ڤێرب دەستی پێکرد بوو، و ئەگەر هاتوو بە WH دەستی پێکرد بوو دیسان پرسیاریە هەمان یاسای یەکەمە، ئەو جارە لە جیاتی ئیف وێدە چ لۆ زیادەکەین؟ WHەکەی زیادەکەین. یعنی چی؟ یعنی ئەگەر ڕستەکەمان بە WH دەستی پێکرد بوو بە وات ئەتوش دەنووسی what، when where why how many how much هەر یەکێک لەوانە بۆ وەچوی زیادەکەی لە زیاتی ئیف وێدەری. ئێستا زیاتر بە یاساکان تەطبیق بکەین. بۆ نمونە ئێستا یاسای یەکەممان دەڵێت چێ؟ دەری هەر کاتێک ئەڕگە ڕستە بەچی دەست پێکرد بوو؟ بە ڤێرب بی، ئەمە یەکەم ڕۆژ لە مقەدیمەکەی باسمان کرد، ڤێرب بی چێ؟ ئیز ئەم ئار وۆز وێر، ڤێرب هاو و هاز و هاد، مۆدڵ ڤێربەکان کود شاڵ شود ولود، دوو دەز و دت، ئەوانە هەموویان چنە مۆدڵ ڤێربەکان. ڕستە ئەگەوانە بێنە سەرەتا ڕستە دەبیتە پرسیاری، کەواتە پێی دەگوتری yes no question. باشە، کە ئەگەر ڕستە بەوانە دەستی پێکرد بوو دیسان مامۆست دەڵێن ڕانەبردوو بوو دەیکەینە ڕابردوو، یعنی ئیز و ئام و ئار بوو دەکەینە وۆز وێر، ئەدیگە وۆز وێر بوو دەبیتە هاد بین، کەواتە ڕانەبردوو دەبیتە ڕابردوو، ڕابردوو دەکەینە ڕابردووی تەواو. بۆ نمونە ئێستا یاساکەی تەطبیق بکەین لەسەری. مامۆستا گوتمان ناوێکت دەداتێ، هەر ناو وەکو یاسای یەکەم کە ناوەکەی داما گوتمان ناوێکمان دەداتێ وجا ناوی یان ڕاناوی ئاعتیادیە، wanted to know inquired. ساڵێک پرسیاری هیناوە ریپۆرت سپیچ بە کاملی هەندی تەماشاتەکەت چ غەڵەت نییە، خوای لە چی ئەو غەڵەتەیە؟ تەنها wondered نەیکرد بووە wondered ئیدیەکەی پێوە نەکرد بوو، کەواتە بەس برسی بوو wonder. ئەگەدا ڕستەکە هیچ عیبی ئەمە هەموو تەواو بوو، کەواتە دەبی ئیلا ئەوانە بە حالەتی ڕابردوو بن. wondered wanted to know inquired، چونکە دەڵێن ریپۆرت سپیچ یعنی جێرانەوەی قسە. ئەمە گوتمان ئەگە سەرەتا ڕستە بە ڤێربی، ڤێرب ها، ڤێرب دوو، مۆدڵ ڤێرب تێیدا بوو، دوای ئەوەی کە مامۆستا ئەوەمان داتێ دەنووسینەوە ئەتوش دەبی یەکەم جار ئیفەک زیاد بکە یانە وێدەر، هەردووچیان یعنی چ؟ یعنی ئەگەر. if whether یعنی ئەگەر. باشە، if یان whether بە کەیفی ڕستەکەیە، ئیفی زیادکرد بووە تەواو، whetherش زیادکرد بووە تەواو. دێنە سەر ئەو جارە ئیشیمە ئەوەیە subject. گوتمان سەبجێکتەکەش گۆڕانی تێکەین، ئەگەر ئای بۆ بتە هی و شی، ئەگەوی بوو دەبیتە they، ئەگە یوبی دەبیتە ئای هی شی، هەر مشکلەمانیە، بەڵام ئەگەوی و دەی بوو گۆڕانکاری بەسەردانێ و چی خۆی. وە ڕستەکەش تازە باسمان گوتمان فەرمانەکە ئەگەر ڕانەبردوو بوو ئەتوو دەیگۆڕی لۆ ڕابردووی، ئەدیگە بەخۆی ڕابردوو بوو دەیکەینە ڕابردووی تەواو. ڕابردووی تەواو چێ؟ گوتمان هادا چی پێش زیادەکەین و فەرمانەکەش دەگۆڕین دەکەینە شێوەی سێم ئیدیکەش کۆمپلیمنت. ئەوجا گۆڕانکاریەکانیش چییە؟ بەخۆی بابە ڕستەکە پرسیاریە، بەڵام کە حەل دەکەین ڕستەکە لە پرسیاری دەبێت و ڕستەیەکی ئاعتیادی یاسایی لۆ، چونکە ئیف وێدەری لۆ زیادەکەین. ئەگەر مەسەلەن بۆ نمونە ئەگەر ڕستەکە ئاردەی تێدا بوو دەبیتە they were، ها تەماشا thەیەکەمان هینا پێشی، ئارەکەش بۆ ڕابردوو دەبیتە were. مەسەلەن will thەیەکە دێتەوە پێش ڕابردووی وڵی چیا؟ دەبیتە would. بەڵام دوو دەز و دت لە یاسای دووەم و سێەم، دوو دەز و دت ئەگەر هەر کاتێک فەرمانی، چونکە ئەوانە ئۆگزلەرینە، ئەگەر سترۆنگ ڤێربی لە دوا هات ئەوە دەبیتە helping verb. ئەوجا دوو دەز و دت لا دەبین، ئەوانە ناگۆڕین نان کەینە، مەسەلەن دوو دەز ناکەینە دت،
ئەگە ددیشە بوو ناکەینە دەن ئەیچی لێکەین لای دەبین ئەی چی گۆڕانکاری بەسەردادێ دەڵێ مامۆستا فرمانێک لە دوای وەی دێت ئەو فرمانەی دەگۆڕین ئەو فرمانە دەگۆڕێ ئەوجا ئەگەر مەسەلەن دوو دەزی لە پێش بوو ئەو فرمانەکەی دەکەینە ڕابردوو بەڵام ئەگەر ددی لە پێش بوو دەکەینە ڕابردوویتەوە بەڵام دوو دەست دەکەی نانووسینەوە نمونێکمان هەیە بۆ نمونە دەڵێن چێ are they thieves تەماشا ئێستا ڕستەکەمان چییە بە ڤێربی دەستی پێکردیا و نیشانەی پرسیاریشە کەواتە yes no question مادەم yes no question تو ئۆتۆماتیکی یان دەبی لە ناو وەڵامەکەت یان if هەبی یان نەوێدەر ئەگەر ناغەڵەتە ئێستا گوتمان دانا ئاسکت ئەو مامۆستا گوتمان دەداتێ دانا ئاسکت یان wondered یان wanted to know inquired هەیەکێک لەوانە بێ احتیاجی بەڵام ڕابردووە دەبی ڕابردووی گوتمان دەبی چی لۆ زیاد بکەین if ئەو ئیفمانە زیاد کرد جات چی if بوو چوێ دەربوو چ مشکلەمانیە باشە گوتمان ذەی دەگۆڕێ نەخێر گوتمان هی شی لەگەر ذەی گۆڕانکاری بەسەردانی وەچ خۆ دەنووسیوە ئەو ذەیەکەمان نووسی ئەدی ڕابردووی ئاڕەکەی چییە دەبیتە وێر ثیفسەکەش گوتمان چییە ئەوش کۆمپلیمنت ئەوچ خۆ دەینە خوارێها ڕستە لە پرسیاری بۆ ڕستەیەکی ئیعتیادی لۆ چکە ئەوە ئار ذەیە بەڵام ذەیەکەمان هیناوە پێشی دەبیتە چێ ذەی وێر Have you done your homework دیسان نیشانەکەمان پرسیاریە بە هاویش دەستی پێکردیە کەواتە مادەم بە هاوی دەست پێکردیە دەبیکەیە ڕابردوو دەڵێ مستەر عەلی wanted to know دەڵێ مامۆستا ویستی بزانی ئەو گوتمەوە چی خۆیت نووسیەوە تا ئێرە لێرە یان ئیفی زیادەکەین یان وێذا لۆ چکە پرسیاریە باشە دوای سەبجەکتمان چێیە یووە گوتمان یو احتیادیە دەکەیە ئای هی شی ذەی هیچ مشکلەمانیە ئەو کرمانە هی باشە ڕابردووی هاوی چییە هادا چماوە دەن هۆموەرک یورەکەش دەبێتە هیز لۆ چکە گوتمان هیەکە دەبیتە هیز ئەگە ئایبی دەرێت مای هۆموێرک ئەگە شیبی دەرێ هێر هۆموێرک ئەگە هی بوو دەڵێن هیز هۆموێرک باشە ئێستا ئەوەش پرسیاری دووەم دەرێسە پرسیاری سێەم بە دوو دەستی پێکرد تازە باسمان کرد گوتمان ئەگەر هاتوو ڕستە دوو دەست و ددی تێدا بوو لە وەڵام دوو دەست دەکەی لا دەبین ڕستەکەشمان ڕانەبردووە دەیکەینە ڕانەبردوو دەیکەینە ڕابردوو بۆنمان دەڵێت do you understand the question یعنی پرسیارەکە تێگەیشتی کەواتە دەچێت the teacher wondered دەرێ مامۆستا سەرسام بوو بەوەی ئایا کە بزانە قوتابیەکان تێگەیشتینە یان نا the teacher wonderedەکە وەچ خۆی نووسراوە تا ئێرانە گوتمان یان whether یان ئیفیلۆ زیاد دەکەین ئەو لێرە whetherمان زیاد کردیا سەبجەکتەکەمان چییە گوتمان نیوە یو احتیادی گوتمان هی شی ذەی ئای ئەو کریتمانە ئای باشە ڕابردووی ئەندرستان دووەکەمان لابە ڕابردووی ئەندرستاندی چییە understood ئاگدار بە ڕێگولەر ڤێربە چماوە دەکوێشنەکەش وەچ خۆمان دەنووسینەوە پرسیارش تکەمان هەیە دەڵێ did you answer the phone وەڵامی تەلەفۆنەکەت دابەوە کەواتە بە دەستی پێکردی ئاگدار بن دەکە چیە ڕابردووە ئەوە ڕانەبردوو بۆ ئەوە ڕابردوو بوو لە هەردوو لە وەڵامەکەی لا دەبین بەڵام لە وەڵامی وەی ئەو ڕستەی بکەینە ڕابردوو بەڵام ڕستەی دەبیتە ڕابردووی تەواو یعنی هات لۆ زیادەکەین لەگەر ڤێرە پیپی دەڵێن did you answer the phone mother asked her daughter دەرێ دایکەکە لە بەکچەکەی هوت کە ئایا وەڵامی تەلەفۆنەکەت دابووە دەڵێ مەدر ئاسکەتی دۆتەرەکەمان وچ خۆی نووسیوە ئەوە کە لێرە نووسرایە وەڵامەکەمان چیە گوتمان لەبەرەوەی پرسیاریە دەبی ئیفیان وێدەری لۆ زیاد بکەین ئەو ئیفی زیادکردی وێدەری زیاد بکەین احتیادیە باشە یو تازە گوتمان دەکەینە چێ شی ڕستەکەمان ڕابردووە ددا گوتمان دەکەی لابین بەڵام ئانسەرەکە دەیکەیتە چێ ئانسەرت یان هاد ئانسەرت دەکەینە هاد ئانسەرت لۆ چکە ددا ئەگەر دوی لە پێشبار دەمانگۆ ئانسەرت بەڵام لەبەرەوەی ددا دەڵێن هاد ئانسەرت the phone پرسیار دیکەمان هەیە دەڵێن does she understand the subject ئەو جارە بە دەست دەستی پێکردی تەماشا ئەوە ڕابردوو بوو ئەو ڕانەبردووە مادەم ڕانەبردوو دەکەینە ڕابردوو کەواتە گوتمان دەستەکەش دیسان دەبی لا ببین دەڵێت the teacher wondered دەبی چی لۆ زیاد بکەین لەبەرەوەی پرسیاریە نیشانەی پرسیاریمانیان ئیفیان وێدەر دەڵێ مامۆستا لێرە ئیفی زیاد کردیە لێرەش وێدەری زیاد کردیە ئەوە بە حەسەب ئەوە هەردوو تەواوە ئەوە لێرە گوتی وێن ئەو وێنە غەڵەتە لێرەش گوتی ئیف لێرە ئەوەش ڕاستە کەواتە ئێستا ئەی و بی و سی حەسەب یاساکەمە ئیف وێدەری لۆ زیاد کردیە با بینە سەری دووەم شیەکە کردە چێ کردیتە ئای مشکلەمان نییە لێرە چی نووسیتەوە دد ئەمە گوتمان دوو دەست و دد لا دەبین ناوی نووسیتەوە کەواتە ئەوەش ڕۆوی چماوە
ئێستا ئەی و دیماوە ئەوە گوتیتی understood کردیتە ڕابردوو ئەوش گوتیت سێ I understand کردیتە هەروەک خۆی نووسیتەوە ڕانەبردوو کەواتە دەبیبیت بکرێتە ڕابردوو ئەوەش غەڵەتە وەڵامە ڕاستەکەمان چییە if I understood the subject چکە گوتمان لەبەرەوەی ڕانەبردووە کردمانە ڕابردوو بەڵام ئەگەر ئەوە ددبایە دەمانگۆ هاد دەبی هادەکرد لێ زیاد کردەوە بۆ چێ دەبووە هاد understood پرسیاری دیکەمان هەمایە دەڵێت چێ my father inquired blank she blank the dates باشە ئێستا ئەمە گوتمان دوو بۆشاییمان هەیە بابە ئەوە ئەمە نازانین ئایا ئەو ڕستەیەکی ئاعتیادیە یانە پرسیاریە و لە پرسیارەکانش ئایا بە WH question دەستی پێکردیان بە if weather کەواتە بابە ئەو نوعە پرسیارەیە ئەگەر لە بۆشایی یەکەم WH questionی دابنین هەر ڕاستە ئەگەر if weatheریش دابنین هەر ڕاستە یعنی کەواتە چکە گوتمان یاسای سێیەم و چارەم دووەم و سێیەم یاسای دووەم و سێیەم وەکو یەکە لۆ چکە هەردووچیان پرسیارینە باشە دەری ماوەستا ئەگە بە WH دەستی پێکرد بوو تەواو بە if weatheریش دەستی پێکرد بوو لێرانە تەواو بەڵام بە مەرجەک بۆشایی ئەو بۆشاییە ئەو بۆشایی یان دەبیتە ڕابردوو یان دەبیتە ڕابردووی تەواو هادوو پلاس verb PP کەواتە لە هەر بۆشایەکی ئەوانەی تێدا بوو لەگەر WH questionیان if weather ئەوە دەبیتە ڕستەکەمان تەواوە ئێستا ئەوە وای تێدایە ڕاستە ئیفی تێدایە ڕاستە weatheری تێدایە ڕاستە بۆتەکەش جاری نازانین ئەو جارە ئایا پێکردە ڕابردوو یان ڕابردووی تەواو نەخێر هەر ڕانەبردووە ئەمە گوتمان ڕانەبردوومان ناوێت دەبی یان ڕابردوو یان ڕابردووی تەواو ئەو جارێ پێت تێدایە بەڵێ ئەدیوە هات پێت ئەوەش تەواوە کەواتە دەتوانین برێن B و C هەردووچی ڕاستە یعنی بۆ B and C وەڵامە ڕاستەکەمان ئەوێ لۆ چکە گوتمان لە ریپۆرت سپیچی یان دەبی بکەینە ڕابردوو یان دەکەینە ڕابردووی تەواو پرسیار دیکەشمان هەیە ئەو جارە بەچی دەستی پێکردیە دەڵێت Is it true that Saddam tried ئاگداری ئەو پرسیارەی بن Is it true ئێستا ڕستەکەمان چییە بە ئیزی تێدایە ڕانەبردوو دەکەینە ڕابردوو tried ئەوەش ڕابردووە دەی بکەینە ڕابردوویتەوە یعنی کەواتە لە ڕستەی دوو گۆڕانکاری تێدای ئاگدار بن وەڕستەکەشمان گوتمان چیە پرسیاری مادەم پرسیار دەبی if weatheریشی تێداوی باشە ئێستا ئەوە ئیفی تێدایە ئەوەش ئیفی تێدایە بەڵام ئەوە گوتیتی وێن ئەوەش if weatheریش تێدانی کەواتە B و C ڕۆیشتن چووماوە ئەی و دیماوە باشە ڕابردووی ئیزی چییە was لێرەش کردێ was کەواتەوە ئەوەش ڕاستە بەڵام لە بەشی دووەم tried دەبیتە چێ ئەو گوتیتی هات tried ئەوەش گوتی tries ڕانەبردوو کەواتە غەڵەتە وەڵامی دی غەڵەتە وەڵامی ئەی ڕاستە لۆ چ گوتمان ڕستەی ڕانەبردووی ئیزی چییە وۆزە و ڕابردووی لەبەرەوەی tried ڕابردوو دەکەین ڕابردووی تەواو دەبێتە هات tried پرسیاری هێشتەکەمان هەیە I wanted to know blank the Kurdish people blank every کەواتە مادەم شایە گوتمان لە بۆشایی یەکەم ئەگەر WH questionی دانا تەواوە ئەگەر if weatheریشی دانا هەر تەواوە بە مەرجەکی ئەو بۆشایی یانە ڕابردووبی یان دەبی ڕابردووی تەواوی بۆ نمونە weatheری دانا تەواوە وای دانایە تەواوە ئیفی دانایە تەواوە ئۆڵەکەی نازانین کانکریتە ڕابردوو نەخێر ڕانەبردووە هەفت ڕابردووە نەخێر ئەوەش ڕانەبردووە ڕابردوو نیە کەواتە کودەکەمان ڕابردووە وەڵامە ڕاستەکەمان چییە سیە ئەوەش گوتی all of them کەواتە وەڵامە ڕاستەکەمان سیە Number 5, I inquired blank much about Saddam's persecution of the Kurds. باشا. ئێستا گوتی if whether ئەمە لەبەرەوەی I have تێدایە هاوەکە ڕانەبردووە نابی و نۆون ئەکسەر شێوازی سێمی بەکارهێنایمە گوتمان شێوازی سێم قەت لە ڕستەی فڕێ نادرێ ئیلا دەبی هاو و هاز و هادی لە پێشبی یانە ڤێربیەکانی لە پێشبی ئەگەر نابیتە شێوەی سێم ماوە whether the world know ئەوەش گوتی چێ if the world knew no ڕانەبردووە ئەدی ڕابردووەکەی چییە نیو کەواتە وەڵامی ڕاستەکەمان سیە ئەوەش غەڵەتە ئەوەش بەنسبەت پرسیاری شێوازی یاسای دووەم لە yes no question لە report speech و ئینشاءالله یاسایش تکەمان مایە ئەویش چییە WH question هەمان شتەکانی وی ئەو گۆڕانکاری باسمان کرد وەکو لە جیاتی ئیفوێدە لە WHەکەیدا ئەنێن و تەواو و یاسای چارەمیشمان مایە چاوتە لەسەر ڤیدیۆکان بی ئینشاءالله تاوەکو یاسای سێیەم و چارەمیش ڕاوە ئەکەین
تاوەکو دەرسوانەیەشی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ